الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، أشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، وأشهد أن سيدنا محمدًا عبد الله ورسوله أرسله الله إلى الناس كافة رحمة للعالمين بشيرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئامادەبوانی بەڕێز لە نوێژ و خوتبەی جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان لە هەر گەڕەکێکی شاری هەولێری پایتەختی هەرێمەوە هاتوون بۆ مزگەوتی ڕێگەی بەهەشت. بەخێر بێن، جەژن لە یەک بەیەکی جەنابتان لە هاوسەر و منداڵ و خانەوادەی بەڕێزتان پیرۆز بێ. لەم مینبەرەوە جەژنە پیرۆزە دەکەین لە هەموو ئەو بەڕێزانەی لە هەر شوێنێکی دنیاوە ئێستا لەگەڵمان و لە لایڤەکانی خۆمانەوە دەمان بینن. یا ڕەبی خوای پەروەردگار ئەم جەژنە لە ئێمە و سەرجەم ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم پیرۆزکەی. خۆشەویستەکانم، ئیسلامی خێر و بەرەکەت و ڕەحمەت و هیدایەت و خۆشبەختی هەردوو دنیا، عیبادەتەکانی هەر دروشم و توقوساتی کاتی و زوو تێپەڕ و بێبەرهەم نین، بەڵکو هەموو عیبادەتەکانی ئێمە جگە لەوەی بەجێهێنانی فەرمانی خوای پەروەردگارە و داواکردنی پاداشتە لە ئەڵڵا بە بەهەشتی بەرین، لە دنیاشدا ئامانج و مەبەستی تایبەتی خۆی هەیە و دەیپێچێ. جەژنی ڕەمەزان ئاهەنگی دەرچوانی خولی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزانە. ئەمڕۆ ئێمە بەشداری لە خولی دەرچوون لە بەشداری یەک مانگی پڕ عیبادەتی مانگی ڕەمەزان دەکەین. جا بەڕێزان، بۆ ئەوەی هەموو کاتێکمان جەژن بێ، هەموو ژیانمان خۆشی بێ، با ماڵەکانمان بکەینە شوێنی خۆشەویستی، چونکە تەنها بە خۆشەویستی ڕق و قین و بوغز و حەسەد لا دەچێ کە سەرچاوەی هەموو شەڕ و خراپەیە کە بەسەر ئینسانە دێ بریتیە لە ڕق، لە بوغزی ناودڵ، لە کینە لە دڵی، لە حەسوودی بەرامبەر بە خەڵک. ئەوەش تەنها و تەنها بە خۆشەویستی لا دەچێ. ئێمە زۆر جا لە جەژنەکانە بە یەکتری دەڵێن هەموو کاتێکت جەژن بێ، هەموو کاتێکت خۆشی بێ. دەی بەخوا ئەگەر جەژن تەنها تۆ ئەم یەک دوو سەعاتە بێ هیچ نییە ئەگەر هەموو کاتەکانی تری خەمبار بێ. ئیسلامی ئێمە پێمان دەڵێ فعلەن وەرن با هەموو کاتەکانمان جەژن و خۆشی بێ. ئەو جەژن و خۆشیش لەکوێوە دەست پێ دەکا بەڕێزان؟ لە ناو ماڵەکانمانەوە دەست پێ دەکا. تۆ کە لە ناو ماڵی خۆتا بەختەوەر بووی و جەژنت هەبوو، بڕواتان هەبێ گرفتەکانی دەرەوەی خێزان و ماڵەکەی خۆت ئەوەندە تەئسیرت تێناکە. بەڵام با لە ناو مزگەوتا لەگەڵ خەڵکا ڕوت خۆش بێ و پێ بکەنی، با لە دەرەوەی ماڵەکەی خۆتا لەگەڵ خەڵکا جەژنە پیرۆزە بکەی. ئەگەر ئاگر لە ناو ماڵەکەی خۆتا بوو پەنا بەخوای پەروەردگار، بەخوا سوودێکت لە جەژن نەبینیوە و دڵی خۆش نەکردووی. بۆیە ئەم جەژنە وتاری تایبەت لەسەر ئەوە دەخوێنمەوە بۆ جەنابتان و موسڵمانان، با هەوڵ بدەین خۆشەویستی بجێڕینەوە بۆ ناو خێزانەکانمان. ئەم جەژن و خۆشیە لە ماڵەوە دەست پێ دەکات. یەکەم، ئەی کوڕ و کچە بەڕێزەکان، ڕێز لە دایک و باوکتان بگرن، ئەمە واجبی سەرشانتانە. پێش هەموو شتێک بگەڕێەوە بۆ لای دایک و باوکەکەی خۆت، سەرنجێکی وردی ئەو قورئانە بدەن کە ئەم ڕەمەزانە هەمومان لە خزمەتی دابووین و ختممان کردو بەویستی خوای گەورە. قورئانی پیرۆز دەفەرمێ هەموو چاکەیەک کە دەیکەی، هەموو خێر و سەدەقاتێک و ئیحسانێک کە دەیکەی، بۆ براکەت بێ، بۆ خوشکەکەت بێ، بۆ خزمەکەت بێ، بۆ دراوسێکەت بێ، بۆ هاونیشتیمانیەکەت بێ، دروستەوە چیلێکی تێدا بگری. فڵان کەس ئەم خێرم بۆ بگەێنە بە فڵان کەس، فڵان کەس پارەت دەدەمێ و خزمەتی فڵان کەسی لێ قەوماوم بۆ بکە بەدەستی خۆت، وەکو خۆت کردبێتە دوایە، هیچ فەرقی نییە. بەس خوای پەروەردگار دەفەرمێ یەک دوو کەسن نابێ وەکیلیان تێدا بگیرێ، ئەبێ خۆت ڕاستە و خۆ بیکەی. لە کوێ قورئانە ئەمە هەیە؟
خی پەروەردگار لە سوڕەتی ئەلعنکەبوت ئایەتی 80 دەفەرمێ ووەصەینە الئینسانە بیوالدەیه حوسنا، لە سوڕەتی ئەحقافی ئایەتی 15 دەفەرمێ ووەصەینە الئینسانە بیوالدەیه ئیحسانا، لە سوڕەتی نیسا ئایەتی 36 دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. سەیری وردی قورئانی پیرۆز بکەن، دەفەرمێ بالوالدەینی، هەمووی بالوالدەینە، نەیفەرموو ئیلە الوالدەینی ئیحسانا. ئەگە بیفەرمووە ئیلە الوالدەینی ئیحسانا یعنی دروستە جەنابەت کاتن نییە و پارەت هەیە خزمەتکارێک دەگری خزمەتی دایکە نەخۆشەکەت دەکا و باوکە نەخۆشەکەت دەکا. بەڵام ئایا ئەمە دروستە لە ئیسلامدا؟ نەخێر، هێشتا لەوە باشترە بێوەفا نەبی. ڕەم بێ خوای گەورە گوناهە گەورەکانت لەسەر نەنووسێ بە ئەمەندا، بەڵام ناچێ ڕیزی ئەوانەی کە ئەمرەکەی خۆیان جێبەجێ کردو لە خزمەتی دایک و باوکتان، چونکە دەفەرمێ بالوالدەینی، دەبێت بە دەستی خۆل لە خزمەتیابی. شتێک بوو نابێ بڵێ ئەمەم بۆ بگەێنە بە باوکم، حتا توانات هەبێ دەبێ خۆت ڕێگاکە ببڕی مادام دایک و باوکتە. خزمەتێک هەبوو نابێ پارە بدەی و خزمەتکار بیکە، ئەبێ بە دەستەکانی خۆت عەزیزم. خوا فەرمووی بالوالدەینی، بڕایەوە، نەیفەرموو ئیلە الوالدەینی. ئەو مەجالە بەس بۆ دایک و باوک نییە، سەیری وردی قورئان کەن. خوا فەرمووی خوا بە تاک و تەنها بپەرستە ئەڵڵا و شەریکی بە هیچ شێوەیەک بۆ بڕیان نەدەی. چاکە کار بە لەگەڵ دایک و باوکتە. ئەبوو بیشی فەرموویە خراپە کار مەبە، چونکە لە ئاەتەکە فەرمووی خوا بە حەق و تاک و تەنها بناسە شەریکی بۆ بڕیان نەدەی. کە دێتە سەر دایک و باوک دەڵێ بۆی چاک بە، نافەرمێ بۆشی خراپ مەبە، واتە نابێ ئەسڵەن خراپە لەگەڵ دایک و باوکە هەبێ. ئەمە دینی ئێمەیە. جا پێمان دەڵێ ئەگەر ئاوا لە خزمەتی باوک و دایکتدا بووی وەڵڵاهی ژیانت بەهەشتە. کرێکارێکە بۆ کاتی خۆی ڕێگای ئیشەکەی زۆر دوور بۆ بەیانیان تا لە ماڵەوە بە پێ هاتووە و سارە و پاسکیلیشی نەبووە، ئێوارانیش بە پێ مەسافەیەکی زۆر گەڕاوەتەوەکو ئەم گەنجە جوانە کاسبکارانەی بازار لە شیان ساغ بێ. خاوەنی کار پێی دەڵێ خۆ تۆ نە ژنت هەیە و نە منداڵت هەیە، نەدایک باوکت نەماوە، دایکیشت شکر نەخۆش و زەلیلی سەر جێگانێ، من ئاگاداری ماڵتانم، بۆ ئەم هەموو ڕێگایە بەیانی دەبڕی و بۆ ئەوارە دەگەڕێیتەوە. وتی وەڵڵای قوربان من لە بەهەشتا نەبێ خەوم لێ ناکەوێ. وتی بەهەشتی کوێ؟ وتی ماڵی ئێمە بەهەشتە. وتی من هاتوومە ماڵتان یەک دوو جار بۆ خزمەتی دایک و ئێوە سەردانی کرێکارەکانم کردووە، یەک هۆدەی شەق و شڕتان هەیە، بەهەشتەکەی لەکوێیە؟ وتی قوربان تۆ تێی نەگەیشتووی، من هەموو شەوێ لە ژێر قاچی دایکما دەخەوم، ژێر قاچی دایکم بۆنی بەهەشتی لێ دێ، بەخوا لەوێ نەبێ خەوم لێ ناکەوێ. تۆ ئەگەر لە خزمەتی دایک و باوک تاوی هەر لە دنیادا لە بەهەشتەی عەزیزم، هەموو کاتێکت بەهەشتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلم دەفەرمێ لا يجزي ولد والدا إلا أن يجده مملوكا فيشتريه فيعتقه. بەیەکشت ئەولاد دەتوانێت ئەجری دایک و باوک بداتەوە، بەیەکشت. باوک و دایک لە جەنگا وەکو زمانی خۆی هەبووە بگیرێ و ببرێ لە شار و وڵاتێک بکرێ بە کۆیلە و بفرۆشرێ، واتە لە مرۆڤبووندا بڕندڕێ وەکو ئاژەڵ و کەلوپەل بفرۆشرێ و بکڕدرێ، کە زمانی پێش ئیسلام و هەندێک لە ئیسلام هەبوو ئیسلام لە ناوی بەرد. واتەگە ئینسان بوو بە کۆیلە مردووە، ئازادیت نەبوو مردنت باشترە لە ژیاندا. ئەم کوڕە بچێیان ئەم کچە بچێ بە پارەی خۆی باوکو دایکی بکڕێتەوە لە کۆیلایەتی ڕزگاریان کە و ئازادیان کە، بەس بەوە دەتوانی حەقی دایک و باوکت بدەیتەوە. هەر چیەکت بکرد دەبێ بەڕێزم هێشتا تۆ قەرزاری دایک و باوکتی. لە جەژنا بڵێ دایک گیان باوە گیان ئەگەر لە خزمەتتاندا بوو بم زۆر کەم بۆ خواگردنم ئازاکەن. لە بەرامبەردا خۆشەویستەکانم، ئەی دایک و باوکانی بەڕێز، ئێوەش ڕێز لە منداڵەکانتان بگرن، بە ناوی جوان بە کاکە فڵان و دادە فڵان بانگی منداڵەکانت بکەن. لە ئەم جەژنی ڕەمەزانەوە بۆ ئەوەی هەموو ڕۆژێکت جەژن بێ و ماڵەکەت پڕ لە خۆشەویستی بێ، قەت منداڵەکانت بەبێ گیان بانگ مەکە. کاکە گیان، کچە گیانەکەم، ئیلا لەگەڵ ناوەکەیە گیانی پێوەنێ. ئەزانی ئەو مناڵەش چەند دڵی پێخۆش دەبێ. ئێمە هەر دەڵێن حەقی دایک و باوک، ئەی حەقی منداڵ ئیسلامی ئێمە ئەمەشی باس کردووە. وەڵڵا ئاساییە لە بەریان هەستەگە گەورە بوون. ئەزانی ئەو بە تایبەتی لە لای میوان، من زۆر کەسم بینیوە کوڕەکەی کە دێتە ژوورەوە چەند جار هەستووە لەبەری هەستاوە، ئەو میوانش ناچار بۆ لەبەری هەستێ. لە لای هاوڕێکانیان کە زانی دایک و باوکی چەند قەدری دەگرێ، ئەزانی چەندی پێخۆشە و ئەولادە و کوڕ و کچەکە باوک و دایکی قەدری دەگرێ لای هاوڕێکانی، بە چاوی سوک سەیریان مەکە. چونکە خۆت حورمەتیان لێ بگری، یەکەمیان بە حورمەت دەبن لای خەڵک.
تۆ حەز ناکەی منداڵەکانت بە حورمەت بن بەرە وەڵڵا دەی یەکەم جار ئەی دایک و باوک تۆ ڕێزیان لێ بگرە بەخوا خەڵکیش ڕێزیان لێ دەگرێ دووەمیان دایک و باوک کە ئەوەندە ڕێزی لە منداڵەکانی گر بە ناوی جوان و گیانەکەم بانگت کردن وەڵڵه ئەویش شەرم دەکە بێ ڕێزیت پێ بکە بەڵام تۆ هەر بە هەتی و بەم لاولاد و لە ڕووی جەنابتان وشە نەشیاوەکان بانگی کە ئەو چۆن فێری ڕێزگرتن دەبێ ئەبێت لە ئێمەوە منداڵەکانمان فێر بن چۆن ڕێزمان لێ دەگرنەوە شەرم بکەن کە ڕێزمان لێ نەگرن ئەوەش واجبی سەرشانی ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قوربانی بم ڕۆژێکیان لە ناو نوێژە زۆر مایەوە لە سوژدەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئیمامەتی نوێژە هیچ کات لە 3 جار زیاتر سبحان ربی الأعلای نەخوێندووە بۆی نوێژ خوێنەکان بێتاقەت نەبن ئەو ڕۆژە زۆر مایەوە لە سوزدەیە سەحابەت دڵیان خەتەرەی کرد تۆ بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی لێ بەسەر نەهات بێ نەبوورابێتەوە وەفاتی نەکرد بێ لە سوزدەکەیە کاتێک کە سەری هەڵبڕی و نوێژەکە تەواو بوو عەرزیان کرد شتی وامان لێ نەبینی بووی فەرمووی ناتانزانی وتیان نەوەڵا فەرمووی ئینە ئیبنی ئیرتەحەلەنی لە ڕیواتێکە ئیمامی حەسەن بۆ لە ڕیواتێکە ئیمامی حوسەین بۆ منداڵەکەم کوڕە شیرینەکەم هاتبووە سەر ملم لە سوزدەیە واللهی لە خۆشەویستی ئەو مناڵە جگەرگۆشەم کە ئاوای دەکرد و منی وەکو وڵاخی سواری دوول لە 500 سەم بەکاردێنا هەتا ئارزۆکەی تێر نەبوو بە دڵی خۆی لا نەچوو دڵم نەهات لای بەرم و سرم بەرزکەمەوە بەس لەبەر خاتی ئەو کوڕەم بۆیە دەبینی ئیمامی حوسەین چەند بەڕێزە ئیمامی حەسەن چەند بەڕێزە ئەو پێغەمبەرە ئاوا ڕێزی لێ نەگرتنا ئێستاش ئێمە ئاوا ڕێزمان لێ نەدەگرتن خاتو عایشە لە حەدیثێکە کە ئیمامی ئەبوو داود ڕیواەتی کردو شێخ ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ صەحیحە خاتو عایشەی دایکمان دەفەرمێ کە فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهات بۆ ماڵمان قام إليها فقبلها وأجلسها في مجلسه والله هر جارك فاطمة كشي پیغمبر صلى الله عليه وسلم هات بي بو مالكي پیغمبر بسردان پیغمبري خواص سشتي لقل كردوا هميشه لبري هستاوا کچەکەت شووی کرد مەڵێ لەبەر کچ چۆن دەبێ هەستی هەموو جارە باوکی بەڕێز لەبەر کچەکەت هەستەکاتەوە ماڵەوە لەبەری هەستاوە هەموو جارێک پێغەمبەر دەستی لەمەر کردو و پێوەی ماچ کردو و سەری خۆشەویستی کچەکەی خستۆتە سەر ئامێز و دڵی ئەزانی کچ چەندە پێویستی بەو نازی باوکەیە ئەگەر خاوەنی چەند مناڵیش بێ پاشان پێغەمبەری خوا ئەو جێگا مبارەکەی هیچ شاو مەلیکێک حەدی نەبوو لێی دانیشێ دەفەرمێ بۆ هاتو فاتیمەی چۆڵ دەکرد کچە شیرینەکەم وەرە دەخوا لە شوێنی باوکت دانیشی شوێنە تایبەتەکەی خۆی لە ماڵت دەدا بە کچەکەی بەڵێ ئێمەش دەبێ بۆ منداڵەکانمان ئاوا بین جات خوا ماڵ کە ئەم ڕێز و خۆشەویستی تیا بوو هەموو ڕۆژێکی جەژنەیان نا بەخوا هەموو ڕۆژێکی جەژنە بەڵام دەڵێم بەداخەوە دایک و باوکی واشمان هەیە لە هەڵەی ئەولادەکانی نابورێ من شەوی قەدر دڵی خەڵک کوڵا چەند گەنج بە چاوی پڕ لە فرمێسکە و دوایەوە پێوتم با مامۆستا چوومە خزمەت باوکم دەستی ماچکم باوکم دەری کردم وتی تازە لێبوردن نییە چەند کەس نامەیان بۆ نووسی مامۆستا بەخوا ئەوەی تۆوتت کردمان بەڵام دایکم تازە قبوڵی ناکە حەیف ئەکە ئەو هات ئینسان دەبێت لە هەڵەی خەڵک ببورێ ئەی چۆن لە ئەولادی خۆن نابووری کوڕەکەشت هەڵە دەکا بەخوا تۆش لە تەمەنی ئەوە هەرزەکار بووی هەڵەت کردووە کچەکەشت هەڵەیەک دەکا قسەیەکی نابەجێ دەکا کە هات دەستی ماچ کردی 100 جار ماچیکەوە و ئامێزی ڕەحمەتی بۆ بکەوە بەداخەوە باوک و دایکی وا هەیە ئاگری قین دەخاتە ماڵەکەیەوە بە جیاوازی نێوان منداڵەکانی بەم دەبەخشێ لەبەر چاوی ئەو منداڵی ئەو ماچ دەکا لەبەر چاوی ئەو ناز نادا بە ئەویان وان لێ دەکا مناڵەکانیش ڕقیان لە یەکتری دەبێتەوە خۆشەویستیان بۆ دایک و باوکیان کاڵ دەبێتەوە جەژنی ڕەمەزان هەر ئەمڕۆ با هەمومان بڕیار بدەین ئەم جەژنە دەرسەکەی ئەوەیە لەگەڵ دایک و باوکتا چاک و بەڕێز و پڕ خۆشەویستی بە هەموو ژیانت ئەی دایک و باوکیش کە خوا ئەولادی دایتێ توخوا فەرقیان مەکە هەمیشە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەریان هەستە ماچیان کە لە شوێنی خۆت دانیشێنە لەگەڵ خۆتان بیان گێڕە و شانازیان پێوە بکە لە وتاری دووەمە إن شاء الله لخدمتتاندا ئەم بابەتە زیاتر ڕوون دەکەمەوە أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون خۆشەویستان لە دوای خۆشەویستی لە نێوان دایک و باوک و منداڵەکاندا پێویستە ژن و مێرد زۆر ڕێز لە یەکتری بگرن بەڕێزان ئەمڕۆ جەژنە
تۆ ئەگەر لەگەڵ هاوسەری ژیان تا پڕ لە کەیف و خۆشی بووی هەموو کاتەکانیشیانت جەژنە بەس وەڵڵاهی ژن و مێر ئەگەر ڕوویان لە یەکتری نەبوو لە یەکتری عاجز بوون خۆشی جەژن بەهایەکی نامێنێ تەنانەت چێژ لە عیبادەتەکەی مانگی ڕەمەزانیشت وەرناگری کە ئەو هەموو عیبادەتت کردووە و شەحنی ئیمانت فول بۆتەوە لەگەڵ خێزان تا بەختەوەر بووی چێژ لە هەمووی دەبینی بەڕاستی لە مزگەوتەوە پێتان دەڵێم ئەمە پەیامی مینبەری پێغەمبەرە صلی الله علیه وسلم بە خۆشەویستیەوە ناوی هاوسەرت بێنە پیاوی بەڕێز نابینی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە ناوی دایکمان خاتو عایشەی دێنا دەیفەرمووی یا عائش واتە کورتی دەکردەوە لەبەر خۆشەویستی هەموو جار پێی دەفەرمووی یا حومەیڕا سوورە گیان چەند جوانە لە موبایلەکەتا قەت ناوی خێزانت بە ناوی خۆتەوە خۆیەوە مەنووسە ناوەکەی منوسە خێزانم منوسە داشی فلانی ئەوە چییە بنووسە هەناسەکەم بنووسە دڵەکەم ئەی چەند جوانە ژنیش قەت نەنووسێ فڵان کەسی مێردم فڵان کەسی ناوەکەی بنووسێ واللهی دەبێت ژنی ژەگە وەفادار بێ بنووسێ هەموو کەسێکم واللهی کەسی ژن بەس پیاوەکەیەتی ئەگە قەدری بزانێ بنووسێ هەموو شتێکم لە دنیادا بەڕاستی ئەگە مێردن نەما چما ماڵ چییە خانوو چییە والله ئەولادیش هیچ نییە بۆیە با لەم جەژنەدا بە خۆماندا بچینەوە هەر موبایلەکەت لە مزگەوت چوویتە دەرەوە بیگۆڕەوەی کە پێم وتی بزانێ یەکسەر هەنگاوەکانی خۆشەویستی دەست پێ دەکاتەوە لە نێوانتاندا مناڵەکانت کە ئەویان بینی سەی دەکات باوکم دایکمی چەند خۆش دەوێ دایکم باوکمی چەند لا بەڕێز و خۆشەویستە ئەویش فێری خۆشەویستی دەبێت لە تۆوە بەڕێزەوە قسە لەگەڵ هاوسەرت بکە ژن و پیاو بەیەکەوە بڵێ فەرمووی هاوسەرم فەرمووی وەکو هاوسەرم فەرمووی بۆ خەڵک دەڵێن فەرمووی بۆ هاوبەشەکەی ژیانت دوانەڵێ بەخوا عیبەیتیان نییە سێیەمیان لای خزم و میوان و هاوڕێ بڵێ خۆشەویستترین کەسم بەخوا هاوسەرەکەمە کەس بە ئەندازێ ئەو لێم نزیک نییە ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم عەمری کوڕی عاس کاتێ لە جەنگێکا زۆر بەسەرکەوتوی و قارەمانی گەڕابەوە چاوەڕێ ئەوە بوو پێغەمبەری خوا فەرمێ لە تۆم خۆشەویستتر نییە بۆیە لەناو هەموو سەحابەی کیرام و پایە بەرزاندا فەرمووی ئەی پێغەمبەری خوا چ کەسێک لەلات لە ئێستادا لە هەموو کەس خۆشەویستترە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێت چرکەیەک بیرکردنەوە یەکسەر فەرمووی عائیشە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەبەستم لە پیاوانە لە ناو پیاواندا چ کەسێک لە هەموو کەس ئازیزتر و خۆشەویستترە لەلات فەرمووی ئەبووها باوکی عائیشە لێرەش نەیفەرموو ئەبوو بەکر ئەبووها بەهۆی عایشە و باوکیشی ئەوەندە خۆش دەوێ دەی بزانە ئەو ژنەش چەندە تۆی لاقەدر گران دەبێ کە تۆ ئاوا شانازی پێوە بکەی لای خزم و کەسوکارت لای میوانت لای هاوڵانت بەڕاستی دەبێ بە هەمان شێوە ئافرەتانی جوابن مەدحی چاکەکانی یەکتر بکەن کەم و کوڕیەکان بشارنەوە بۆ میوان و بۆ خزمان باسی مەکەن هیچ پیاوێک نییە خوشکی بەڕێزم بێ کەم و کوڕی بێ هەر نوختەیەک لێ بینی لای باوک و براکانی باسی مەکە هەر میوانێکت هات مەڵێ مێردەکەم وایە ئەبێت ئێوەش دڵتان فراوان بێ ئەی خوشکانی بەڕێزم ئەهلی عیبادەت و تاعەتی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان ئەی ئەوانی تەسبیحات و زیکری خوا دەکەن گوێ لە پێغەمبەر بگرن صلی الله علیه وسلم هەمووی مەبەستەکەت چوونە بەهەشت و ڕەزامەندی خوایە سەروەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بینیسائیکم من ئەهلی الجەنە پێتان بڵێم ژنەکانتان لە بەهەشتا چێن چ ژنێک بەهەشتیە ئەم سێ سیفەتەی تێدا بێ الودود الولود العؤود هەر کەسێک ئافرەت بێ و خۆشەویستی پەخشکا بۆ مێردەکەی بەڕاستی یەک پارچە بێ لە خۆشەویستی بۆ مێرد بۆ منداڵەکانی لێبوردە بێ ژن نابێ کەل لە ڕق بێ ژن نابێ پیاوانە بیر بکاتەوە ژن نابێ بوغزن بێ ئەی خۆشەویستان ئەی خوشک و کچەکانم کە گوێم لێ دەگرن گوێ لە مامۆستای خۆتان بگرن پیاو نازی دەوێ پیاو ناز هەڵگرتنی دەوێ پیاو بەس ئەوەندە بیلاوێنێتەوە بڕوا بکە هەموو کاروبارێکی دنیای پێ دەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر دەتەوێ بەهەشتی بی ئاسانە قین لە دڵ مەبە بەرامبەر بە پیاوەکەت چۆتە دەرەوە ماندوو بۆ قسەیەکی فرێدا وەڵڵا هاتۆتەوە پەشیمانە ئەگەر ئەویش ڕووی لێ وەرجێڕای چاوەڕێی تۆیە ئاشتی بکەیەوە پێغەمبەر دەفەرمێ ئافرەتی بەڕەحمەت و پڕخۆشەویستی ئەوەیە کە زانی مێردەکەی لەسەر جێگا تووڕەیە دەڵێ هذه یەدی فی یەدیکە لا ئەذوق غەمضا حەتا تەرضا دەست بخەنە و دەستم خۆشەویستەکەم هاوسەرەکەم وەڵڵی چاوم ناچێتە خەو تا دڵی تۆ ڕازی نەبێ چۆن بە شەڕ و ئاژاوە ئەم شەو پشت لە یەکەین و بە یەکەوە نەخەوین والله یەکسەر مەلایکەتی ئەرز و ئاسمان قەڵەمی ڕەحمەتت بۆ لێ دەدەن یەکسەر خوای گەورە لێت ڕازی دەبێ ئەو ماڵە پڕ دەبێت لە خۆشەویستی
بۆیە دەوری ئافرەتان زۆر کاریگەرە. ئافرەت بە ڕووی خۆش بەخوا کە ژن لە ماڵە ڕووی خۆش بوو هەموو خێزانەکە ڕووی خۆش دەبێ، بە دڵی خۆش کە زانیان دایک خۆشحاڵە ڕۆڵەکانیش خۆشحاڵ دەبن، بە دوعای خێر لەسەر سفرەکە بڵێ خوایە ئەم ماڵ و حاڵ و مێردەمان لێ تێک نەدەی ئەم مناڵانە سەرفرازکەی. ئەزانی دوعای ئەو ژنە چ بەرەکەتێکی ناو ماڵە لەسەر ئەو سفرەیە بەڕێزی مێرد و منداڵ. ئەو کاتە کە بەڕاستی خەڵک زانی ئێوە ئاوا ڕێز لە یەک دەگرن، وەڵڵا خزم و کەسوکار ناچارە ڕێستان لێ بگرێ. کەس مەجالی نابێ قسەیەکی ناحەزانە لە بەینتاندا بکە. قەت فیتنەچیەک ناتوانێت قسە فڕێ بداتە ماڵتانەوە ئاژاوەتان بخاتە بینەوە. بەخوا مناڵەکانیش کە زانیان ئەوەندە ئێوە ڕێز لە یەک دەگرن فێری ڕێزگرتن دەبن. کچەکەت کە شووی کرد ئەزانێت چۆن ڕێز لە مێردەکەی دەگرێت چونکە دایکی بینیوە چۆن بووە. کوڕەکەت کە ژنی هێنا ئەزانێت چۆن ڕێز لە ژنەکەی دەگرێت چونکە باوکی بینیوە وەکو جەنابتان چی پیاوێکی بەڕێز بووە لەگەڵ خانمی ماڵ و هاوسەری ژیانەکەی. ئەمەیە جەژن، ئەمەیە پەیامی ڕەمەزان، ئەمە پەیامی مزگەوتە. ئەگەر یەکێکیش پێمان دەڵێ مامۆستا ئێمە بەخوا تازە تەمەنمانتەوە ئەو بوو بەخوا ئاوامان نەکرد، بەخوا حەیف لە دەستمان چوو، نابەڕێزم لە دەستمان نەچووە، هەر ئێستا دانیشە و بیر بکەوە. جەژن هەر بۆ ئەوەیە دوای پاکبوونەوەی دڵ لە مانگی ڕەمەزاندا ژیانێکی نوێ دەست پێ بکەین. ئەوەی ڕۆیوە بەڕێزان با بە لێبوردن هەڵەکانی یەکتری لابەرین، ئەو کاتە هەموو ڕۆژێکمان دەبێتە جەژن. دەکرێتە ئێستاکانەوانە بوو بین، دەی با هەر ئێستا کە چوینەوە ماڵەکانمانەوە ئەو لاپەڕە کۆنانە فڕێدەین. جەژن هەر ئەوەیە بڕیارێکی نوێ بۆ ژیانێکی نوێ بدەین بەویستی خوای گەورە. داواکارم لە خوای پەروەردگار هەموو کاتێکمان جەژن بێ ژیانمان لێوان لێ بێ لە خۆشەویستی، ڕق و بوغز و کینە و حەسوودی جێی نەبێتەوە لە نێوانماندا. پێبەپێی ئەو خۆشەویستەمان بڕۆین کە نازناوی سینەی بێچینە محەممەد صلی الله عليه وسلم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. صد جاري ترججنتان بيروز بي وقردنتان عذاب أهل مزقود يا ربي هر آوا بشادي بتان بينم هر هموشمان لسر حوزي كوسري بيغنبر صلى الله عليه وسلم بيك وكوب بينا ولا بهشتكدا. آمين آمين والحمد لله رب العالمين.